دەسەڵاتەکانی دادوەری و یاسادانان و جێبەجێکردن، بەڵام لە هەرێمی کوردستان بە هۆی سەروەرنەبوونی یاسا و پەکخستنی دەستگا شەڕعیەکان هێندەی نەماوە شوێنی سەرجەم دەسەڵاتەکانی دیکە بگرێتەوە. لە بنەڕەتدا ڕاگەاندن وەکو ڕوخساری ئاوێنە وایە دەبێت ڕنگدانەوەی ڕاستەقی نەبێت بۆ سەرجەم ڕووداوەکان لە هەرێمی کوردستاندا. لە هەرێمی کوردستاندا هێندەی بۆ ناشرینکردن و لە کەدارکردنی یەکتر بەکاردێنرێت، هێندە بۆ گەیاندنی ڕاستیەکان بەکار نهاتووە. لە ئێستادا بەشێکی زۆری ململانە سیاسەکانی هەرێم لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بێگوێدانە هەستی خەڵکی یەکلایی دەکرێنەوە. ئەمەش لە کاتێکدا کارگەیشتوتە ئەوەی ململانەی و کێشە ناوخۆیەکانی حەزبەکانی لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە. ئێستا هاوڵاتیان نازانن دەستگاکانی ڕاگەاندن وەکو سەرچاوەی زانیاری بەکاربهێنن یاخود وەک شوێنێک بۆ یەکلاییکردنەوەی ململانەکان و بیستنی سەدان هەواڵ و ڕووداوی ناخۆش کە هاوڵاتیانی لێبێزار بوون. بەڵێ بەرەزان بۆ قسەکردن لەسەر کاریگەری میدیا لەسەر هاوڵاتیان و ڕووداوەکان میوانداری بەڕێز مامۆستا هاوڕێ مەحموود، مامۆستا لە بەشی ڕاگەاندنی زانکۆی سلێمانیمان کردووە. مامۆستا سڵاو لێبێت و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. مامۆستا دەمەوێت لەمەوە دەست پێ بکەم، ئایا ئەرکی ڕاگەاندن ئەرکی میدیا چییە لەم خۆناغاستیاری ئێستای هەرێمی کوردستاندا و میدیا بە ڕۆڵی خۆی هەستاوە؟ بەڵێ سەرەتا لەسەر ئەو تەوەرە ئەمەوێ ئەوە بڵێم لە قۆناغی ئێستادا و لە بارودۆخی ئێستادا گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و دەرونیەوە زۆر ماندووە، بە تایبەتتر لە ڕووی ئابووریەوە. ئەم ماندووبوونە دەرونی و کۆمەڵایەتی و سیاسی گەلی کوردستان پێویستی بە هێورکردنەوە، پێویستی بە وزەبەخش و بە تەرفیهەیە. ئەبێ میدیا سەرچاوەیەکی وزەبەخش، سەرچاوەیەکی تەرفی، سەرچاوەیەکی ئاسوودە بەخش بێ بۆ بەتاڵکردنەوەی باری ماندووی دەرونی و کۆمەڵایەتی و سیاسی خەڵکی کوردستان کە بەهۆی قەیرانی سیاسی و قەیرانی داراییەوە دروست بووە. لەبەرەوە وەک پێویست هەست ناکەین میدیاکان لە کوردستاندا ئەو ڕۆڵە بگێڕن بە پێچەوانەوە. ئەبینین میدیا جارێکی تر ئەم ماندووبوونە زیاتر دەکاوە، بە شێوەیەک لە شێوەکان ڕەوشەکە زیاتر، بارودۆخەکە زیاتر گرفتاوی و قەیراناوی ئەکا. میدیا ئەرکێتی لە ڕاستیدا ئاگر نەبێ بۆ بارودۆخەکە، بەڵکو ئاو بێ بۆ ئاگرەکە. میدیا ئەبێ بە شێوەیەک مامەڵە بکە کە خاڵێکی هاوسەنگ و خاڵێکی نێوەند دروست بکە لە نێوان ئەرکی پیشەیی خۆیدا و لە نێوان دەستپێشخەری هەواڵیدا. ئەبێ هەموو حزبە سیاسیەکان لە کوردستاندا بە میدیاکانیشانەوە استراتیژی نەتەوەی نیشتیمانیمان هەبێ، واتە هەشتێک پیرۆزیەکان لای هەمومان پیرۆز بێ، دەرچوون لە یاساکان لای هەمومان دەرچوون بێ لە یاسا. کاتێک کە لایەنە سیاسیەکان خاوەنی ئەم استراتیژە نین، بێگومان ڕاستەوخۆ ڕەنگە داتەوە بەسەر میدیاکانیشیاندا. میدیاکان میدیای ئەلف کاتێک کە حزبەکەی تووڕە ئەبێ بە هەمان شێوەی حزبەکەی تووڕە ئەبێ، کاتێک حزبەکان بەیەکەوە کۆبوونەوەکەن و پێئەکەنن میدیاکانیشیان پێئەکەنێ و پەیوەندیەکانیان ئاسایی ئەبێتەوە. ئەمە کەشێکی ناتەندروستە لە میدیادا. بۆیە میدیا ئەبێ پیشەیانە بە زمانێکی ڕاگەیاندنی میانە ڕەویانە میدیایانە مامەڵە بکە و خۆ دوور بگرێ لە هەموو ئەو چەمک و دەستەواژە بریندارکەرانەی کە ڕەوشی هەرێمی کوردستان و ڕەوشی دەرونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماندووتر و هیلاکتر دەکات. زۆر باشە مامۆستا، کەواتە تۆ باسیەوە کرد کە میدیای کوردی دەبێت میدیاک بێت کە ئاو بێت بۆ ئاگری کێشە ناوخۆیەکان. بەڕای بەڕێستان میدیا ئەم ڕۆڵەی نەجێڕاوە بگرە ئاگر بۆ خۆشکردنی کایی ناکۆکان نێوانی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا. لە ئێستادا لە ئەنجامی وەستان و پەکخستنی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستاندا و لە ئەنجامی کێشە ناوخۆیەکانی لایەنە سیاسیەکاندا میدیا بۆتە مینبەرێک بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان، کە ئەمەش لە ڕاستیدا ئەرکی میدیایە ڕووماڵی زانیاریەکان بکات و ببێ بە سەرچاوەی هەواڵەکان. بەڵام ئەرکی میدیانێ ببێ بە دادوەر لە نێوان لایەنەکان، لە نێوان بیر و بۆچوونە جیاوازەکان لە نێوان لایەنێکی دیاریکراودا. ئەرکی میدیا نییە لایەنێک بک بە فریشتە و لایەنەکەی تر بک بە شەیطان، بەڵکو ئەرکی میدیایە هەمویان وەکو خۆی ئاوێنە ئاسا وەکو لە پێشەکی هەواڵەکە بەڕێزت ئاماژەت پێکرد ئاوێنە بێ بۆ واقعی کۆمەلگای کوردستان لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و دەرونیەوە. بۆیە میدیا نەیتوانیوە ئەمە بکە. بگرە کاتی ئەبینین لە هەولێر جوانیە گەکرێ میدیاکان لەم دەڤەرە زەربی جوانیەکە ئەکەن، و کاتێ لێرە جوانیە گەکرێ لێرە کرانەوەیەکەیە میدیاکانی ئەو دەڤەرە زەربی ئەکەن. ئەمە ئەوەمان بیرەخاتەوە کاتێککە لایەنەکان بەیەکەوە تووڕە ئەبن میدیاکان تووڕە ئەبێ، کاتێ لایەنەکان پێەکەن میدیاکان پێەکەنن. ئەمەش بەداخەوە ئەرکێکی پیشەیی میدیانیە. بگرە ئەرکی میدیا و ڕۆژنامەنووس لە بنەڕەتدا پێناسەکەی ئەوەیە خزمەتگوزار و پارێزەری بە خۆڕایی خەڵکە. ئەوێ زانیاریەکان بە ڕاست و دروستی، بە وردی، بە نوێیی، بە تازایی، بە گەرمی بگوازێتەوە بە هاوڵاتی. بەڵام کاتێ ئەمەی ناداتێ هاوڵاتی تووڕە ئەبێ لە میدیا. چۆن تووڕە بووە لە دەسەڵات؟
چۆن تووڕە بووە لایەنە سیاسیەکان، چۆن متمانەی بەدەسەڵات لاواز بووە، متمانەی بە میدیاش لاوازە بێ. ئەم لاوازبوونی متمانەی هاوڵاتی و بینەر و بیسەر و وەرگرا بە میدیا لە ڕاستیە کارێکی ئاسان نییە و هەڕەشەیەکی سامناکە لە زەمانێکا کە بە زەمەنی مەڵتیمیدیا فرەیی کەناڵ ناو ئەبرێ. لە ئەمڕۆدا بینەری کورد چەندین کەناڵی لەبەردەستایە، کاتێک تۆ تێری ناکەی، ماندووتری یەکەی، خەونەکانی ناهێنێ دی، لە ڕاستیە باری سەرشانی گرانترەکەی لە کەناڵی ئەلفەوە زۆر بە ئاسانی بە کۆنتڕۆلەکەی دەستی سزای میدیایی کەناڵەکە ئەدات و ئەچێ بۆ کەناڵی با. کەواتە بە پێی قسەی بەڕێستان بێت میدیای کوردی تاکی زیاتر ماندوو کردووە لە ڕوودا و پێشهاتە سیاسیەکان و ئومێدێکی بۆ هاوڵاتیان نەیەشتۆتەوە. ئەبێ میدیای هاوڵاتی بێ، ئەبێ هاوڵاتی لەکوێ قەیرانی هەبوو، لەکوێ معانات و ناسۆری هەبوو لەوێ بێ. بەڵام میدیا لە لایەکی تریشەوە نابێ باری سەرشانی هاوڵاتی بە شێوەیەک قورسکە بێمتمانەیی ڕەشببینی کوردستان بە شێوەیەک لە قەیرانستان پیشان بدا. بەڵێ قەیرانەکان وەکو خۆی بگوازێتەوە و ئێمە ناڵین پەردەپۆشی قەیران بکە، بەڵام بەبێ هاوسەنگیانە لە نێوان ئەرک و بەرپرسیارەتیدا، لە نێوان ئازادی ڕاگەیاندن و پیشەییدا مامەڵە بکە. بەداخۆ ئێستا ئابینین لەم ڕۆژەی هەرێمی کوردستاندا بە تایبەت میدیای ئەلکترۆنی بە شێوەیەکی گشتی بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی ڕووماڵی زۆر لە هەواڵ و بابەتەکان و ڕەوشی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان دەکا. بۆیە ئەمە لە ئەنجامی ئەو بێمتمانەیە لە نێوان لایەنەکاندا هەیە، لە ئەنجامی پەکسنی دامەزراوە شەرعیەکاندا بۆیە میدیا بۆتە حەکەم کە ئەرکی میدیا لە هیچ زەمن و بارودۆخێکە ئەوە نییە حەکەم بێ بگرە ئەرکی میدیا گواستنەوەی زانیاری ڕاست و دروستە بۆ هاوڵاتیان و بۆ بینەرەکان. زۆر باشە مامۆستا، کەواتە دەتوانین بڵێین لە ئێستادا میدیای کوردی شوێنی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و هەروەها دەسەڵاتی چاودێری لە هەرێمی کوردستاندا گرتوۆتەوە و ئەرکی ئەوانیش جێبەجێ دەکات. بەداخەوە کەوایە ئەبێ لە کۆمەلگادا دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری ئەمانە بە ئەرکی ڕاستەقینەی خۆیان هەڵسن، بەڵام کاتێک ئەوان هەڵناسن ئەمەش ناچاریەکی بۆ میدیا دروست کردو و ضرورەتێکی بۆ میدیا دروست کردووە قسە لەسەر هەموو باس و خواست و لایەنەکان بکە. بەڵێ ئێستا میدیا بۆتە سەکۆ، میدیا بۆتە مینبەر بۆ یەکلایکردنەوەی کێشەکان بۆ باسکردن لە بابەتەکان. بەڵام بەداخەوە بیرمان نەچێ زۆربەی لایەنە سیاسیەکان، زۆربەی بەرپرسەکان لەسەر میدیا ئۆپۆزیسیۆنن، لەسەر میدیا لەگەڵ شەقامن، لەسەر میدیا لەگەڵ معاناتی خەڵکن، بەڵام لە پشتی میدیاوە لە کۆبوونەوە داخراوەکاندا دیوی دووەمیان هەیە، قسەی دووەمیان هەیە لە ڕاستیدا کە ئەمەش بەداخەوە ڕەوشەکەی گەیاندووە بەم ئەقارە ترسناکەی ئێستا. زۆر چاکە مامۆستا، چێ بەپرسە لەوەی کە دەستگا میدیاکان و میدیای کوردی بەگشتی بووە شوێنی ململانێ سیاسەکان و یەکلایکردنەوەی ململانێ سیاسەکان و ئەوەی کە لە ڕەوتی ڕاستەقینەی کاری میدیایی لادراوە. چێ بەرپرسە لەوەی کە ئەم ڕۆڵە ببینێت و ئەم ئەرکەی میدیا، ئەم ڕۆڵەی میدیا بۆ میدیا بگێڕێتەوە؟ بەرپرسیارەتی لە دوو ئاڕاستە ئەکرێ ئاماژەی پێبن. ئاڕاستی یەکەم ئەبێ دەسەڵاتی سیاسی چۆن دام و دەستگا شەریعەکانی پەکخستووە بە هەمان شێوە کارایان بکاتەوە، ئەو کاتە میدیاش بەو شێوەیە سەرقاڵ نابێ ببێ بە حەکەمێک لە نێوان لایەنەکانە کەناڵە فەرمیەکانی دەوڵەت، یاسادانان جێبەجێکردن دادوەری بە ئەرکی خۆیان هەڵدەستن و میدیاش بە ئەرکی پیشەی خۆی هەڵستێ. خاڵێکی تر ئەوەیە پێویستمان بۆ کۆبوونەوەیەکی گشتی ڕۆژنامەنووسان هەیە بۆ دەرکردنی میثاقێکی شەرەف، بۆ دەرکردنی بنەمایەکی ئیتیکی ڕۆژنامەوانی کە کۆمەڵی خاڵی استراتیژی نەتەوەی و نیشتیمانی دابنین وەکو ڕۆژنامەوانان، لای هەمومان پیرۆز بێ، لای هەمومان سنگ و قورسایی خۆیان هەبێ و هەمومان پەیوەست بین بە پارێزگاریکردن لێیان. ناکرێت چەمکێک لای میدیایەک پیرۆز بێ، لای میدیاکەی تر بۆ نمونە ئێستا میدیاکان لەسەر زۆر و شەڕێک ناکەون، تەنانەت زۆر جار لەسەر وشەی شەهید و قوربانی دەر و نازانم مردوو کۆمەڵەش کێشەیان هەیە. لەبەرەوە بێ میدیا لەسەر بنەما نیشتیمانیەکان هاوتەریب بێ و هاوسەنگ بێ و لە ڕاستیە هاوڕا بێ. ئەبێ میدیا لە کۆڕ و کۆبنەوەیەکی گشتیدا ڕۆژنامەوانان وەکوڵێ قەڵەم بخەنە سەر خاڵەکان بۆ ئەوەی کە هەمومان بنەمایەکی ئیتیکی ڕۆژنامەوانی دابنین، دەرچوون لەم بنەمایانە بە دەرچوون لە ئیتیکی ڕۆژنامەوانی لە قەڵەم بدەین و هەموو ڕۆژنامەوانان و کەناڵە میدیایەکان بەتایبەت کەناڵە میدیای ئاسمانیە بینراوەکان پەیوەست بکرێن بە پەیوەستبوون و بە ئیلتیزامکردن بەم بنەما ئیتیکە ڕۆژنامەوانیانەوە. و خاڵێکی تریژەوەیە کە یاسای ڕۆژنامەوانی لە ناو ئەم هەموو کێشە و قەیرانەدا نقم بووە و ڕۆژنامەنووس تەنها بۆ سزادان بەپێی ئەم یاسایە مامەڵەی لەگەڵەکرێ، بگرە بۆ پێدانی ماف و ئەرکەکانی بەپێی ئەم یاسایە مامەڵەی لەگەڵ ناکرێ. بۆیە ئەرکمانە جارێکی تریش قسە لەسەر یاساکان و قسە لەسەر کارکردن بە یاساکان بکەین. یاساکانی ئێمە هاوڕێژیان لە ڕووی نەزەری و تیۆریەوە یاساگەلێکی زۆر جوانن، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەتوانین بڵێن وێنەیان نییە، بەڵام لە ڕووی پیادەکردنەوە ئێمە گرفتی پیادەکردنمان هەیە. وەک پێویست لە ڕاستیدا یاساکان پیادە ناکرێن، ڕۆژنامەنووسێک شەهید دەکرێ، هەواڵەکان زانیاریەکان ئەوەمان پێڵێن کە لە ڕاستیە کەیسەکانی بە مردوویی بە تەمومژاوی ئەمێنێتەوە.
بۆیە لەو حاڵەتەدا ئەرکی ڕۆژنامەوانە هەم بەرپرسیارەتی لە نێوان ئازادی ڕۆژنامەوانی و لە نێوان بەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەلگادا دروست بکە هەم ئەرکمانە وەکو ڕۆژنامەوانان وەکو کەناڵەکانی میدیا هەڵسین بە چاودێریکردنی دام و دەستگا شەرعیەکان لە ڕاستیە بەداخەوە کە ئێستا پەکراون و ئەرکیشمانە تەوعیە و هۆشیاری بدەین بە ڕۆژنامەوانان بۆ داڕشتنی کۆمەڵێ بنەمای ئیتیکی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا. زۆر چاکە مامۆستا لە ئێستادا زۆربەی پارت و لانە سیاسەکان لە هەرێمی کوردستان میدیای سربەخۆ و دەستگای میدیای حزبیان هەیە. ئەم دەستگانە هەرێکان بە ئاراستە و بە سیاسەتی حەزبەکانی خۆیان کار دەکەن. ئەگەر بێت و ئەم دەستگا میدیایانە لەسەر خاڵێکی نیشتیمانی هاوکۆک بن و ئیشی لەسەر بکەن، پێتان وایە تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەم قەیران و ئەم ناکۆکیانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە چارەسەرێک و حەلێک بۆ ئەم قەیرانانە دەستنیشان بکەن و بدۆزنەوە؟ بەڵێ ئەتوانین بڵین دەرچەیەکی باشە یا هەنگاوێکی باشە بە ئاراستەی چارەسەرکردنی ئەو فۆزایی لە بواری میدیادا هەیە، چونکە لە ڕاستیان فۆزایە فرەڕەهەندە وەکووتمان بەشێکی پێویستە بە جێبەجێ نەکردنی یاسا، بەشێکی بەنەبوونی ئیتیک، بەشێکی بەو شێواویەی کە لە ناوماڵی کوردستاندا هەیە بەداخەوە کاتێک کە ناوماڵی کوردستان ڕاست بکرێتەوە و دام و دەستگا شەرعیەکان کارا بکرێنەوە لە بەرامبەریشدا ڕۆژنامەنووس بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەڵسێ و بزانێ ئەرکی ئەو گەیاندنی زانیاریەکانەوە پارێزەری بە خۆڕایی خەڵکە بۆ تێگەیاندنیان و بۆ ئاشناکردنیان بە زانیاریەکان ڕەوشەکە بەرەو ئاراستەیەکی باشتر دەچێت. بەڵام تا ڕۆژنامەوان خۆی بە بەرپرسیار نەزانێ، تاکو دەستگای میدیایی نەزانێت چەکێکی کاریگەرە، هەم ئەتوانێت لە ڕووی ئیجابی و ئەرێنیەوە کاریگەری لەسەر کۆمەلگا دروست بکە، هەم ئەتوانێت لە ڕاستیە کۆمەلگا بشێوێنێ. بۆیە ئەبێ میدیا کە ئەو خاوەنی ئەو تەئسیر و کاریگەری و هەژمونە گەورەیە بتوانێت بە ئاقارە ئیجابیەکە بە ئاقارە ئەرێنیەکەدا هەواڵ و پەیام و ڕووماڵەکانی ئاراستە بکە و بتوانێت ڕەوشی سیاسی و ئابووری دا تەپیوی هەرێمی کوردستان بەداخەوە بەرەو ئاقارێکی باشتر بێت. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هاوڕێ مەحموود، مامۆستا لە بەشی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی. سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی.